ئەم کاتتان باش من دکتۆرە ئاشتیخواز ئەحمەد شەریف لە بڕگەیەکی تری کشت و کاڵیا لەگەڵتانین بۆ ناساندنی گوڵی کاڵانشۆ. ئەم گوڵە ناوی تریشی هەیە وەکو کاڵانکوای یاخۆ کاڵاکۆ، بەڵام ئەوەی کە لای خۆمان زیاتر باوە خەڵک زیاتر بە تاج یاخۆ بە کاڵانشۆ ناوی ئەبات و ژمارەیەکی زۆر ڕەنگی هەیە، هەر لە ڕەنگی سپیەوە تا زەرد و سوور و هەروەها پەمەی و هەناری و هەروەها چەندەها ڕەنگی تریش. نیشتیمانی ئەم گوڵە ئەفریقایە و هەتا بەرزی 40 سانتیم بەرزە بێتەوە، بەڵام ئەگەر ئینجانەی زۆر گەورەی بۆ دابین کەیت و خزمەتی بکەی لەوانەیە زیاتریش بەرز بێتەوە، تەبعاً بە پێی سنفیش جیاوازە. ئەم گوڵە زیاتر با بڵێن لەو گوڵانەیە کە تەحملێکی باشی هەیە بۆ ژینگەی جیاواز، بەڵام ئەبێ ئاگاداری ئەوە بین ئەگەر لە دەرەوە داماننا بەر تیشکی خۆری بەهێز نەکەوێ، واتە لە شوێنێکانە بێ کە ڕاستە خۆ تیشکی خۆری بەهێز لێبات لەبەرەوەی گەڵاکانی ئاودارە و لەوانەیە بەهۆی خۆرەکەەوە پسووتێ، خاصەن ئەگەر گوڵەکەت ساوا بێت بە هەماش تیشە بۆ بەنسبەت سەرماوە بەنسبەت سەرماشەوە ئەگەر گوڵێک چەند ساڵێک بێ هەد بوو بێ با بڵێن تا ڕادەیە بە تەمەن بێت ئەوە تەحمولی باشترە بۆ سەرما، بەڵام ئەگەر ساوا بێت لەوانەیە کە پلەی گەرمی دابەزێت هەتا سفریش ئاساییە، بەڵام کە لەوە زیاتر دابەزی لەوانەیە گوڵەکە لە ناوبەرە. و خاڵێکی زۆر گرنگ لە کاڵانشۆیە ئەوەیە کە زۆر جار کە ئەو کەسانەی ئەیکڕن ئەڵێ هەر بردمە ماڵەوە ئیتر لە گوڵکردن وەستا. باشە بۆچی؟ لەبەر ئەوەی لە ڕاستیا کاڵانشۆ یەکێکە لەو ڕۆکانەی کە پێوتێ ڕۆکی ڕۆژی کورد یاخۆ بە ئینگلیزی پێوتێ شۆردەی پلانت. ئەم ڕۆکانە لە پاییزەوە ئیتر نابێت ڕووناکی زیادە لێیان بە، واتە نابێت شەویان لێ تێکچێت. ئەگەر تۆ لە ماڵەکەی خۆتا بۆ نمونە ئەو شوێنە بە شەو گڵۆپەکانی ئیژەکە کاوەتە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە کاڵانشۆکە و دووبارە گوڵ نەکاتەوانێ، بەڵام ئەگەر شەوە لێ تێک نەیان لە پاییزەوە ئەو بێگومان بە شێوەیەکی ئاسایی گوڵ دروست دەکات. خۆی لە ڕاستیە ئەم گوڵە هەم گەڵاکانیشی جوانە و هەم گوڵەکەشی جوانە و ئایا تایبەتمەندیەکانی تری چیە؟ باوەڕ وایە کە لە توپی شعبی کۆنا وەکو ڕۆکێکی پزیشکی بەکار هاتووە، بەڵام تا ئێستا من وەکو خۆمی سەرچاوەیەکم نەبینیوە کە گوڵی کاڵانشۆی بەکارهێنا بێ لە مەجاڵی توپیە. ئەم ڕۆکە لەوانەیە کە بەهۆی گەڵاو لق و هەروەها تۆویشەوە زیاکە. طبعاً لقەکە لە هەمویان ئاسانترە، چونکە تۆ تەنها لقێک لێ بکەرەوە و بیکەرەدا و گڵێکی شێدارەوە دوای ماوەیەک ڕێک دروستەکە، یەکێکە لەوانی کە با بڵێن وەڵامدانەوەیەکی زۆر باشی هەیە بۆ جیابوون لە ڕێگەی لقەوە، بەڵام بێگومان ئەتوانی بە گەڵاش زیایکەیت، هەر گەڵاکە بکەیتە ناو گەڵایەک لێکیتەوە بیکەیتە ناو پیتمۆسەوە دوای ماوەیەک ڕێگەکە، بەڵام کێشەی ئەم ڕێگەیە ئەوەیە ماوەیەکی زۆری پێچێت تا دووبارە لق لەو گەڵایەوە دروستە بێ و بە شێوەی تۆویش بە هەمان شێوە زیاکە، دوایەوەی کە گوڵەکان بە تەواوەتی وشک بوونەوە ئەتوانی لێی بکەیتەوانێ و تۆکەی بڕوێنیتەوە دووبارە. طبعاً تۆوەکەشی ئەبێ ئاگادار بی لەبەرەوەی زۆر وردە هەنێجار بە ئاسانی بەو جیا ناکرێتەوە لەگەڵ باڵێن ئەو پارچە وردوانەی کە لە پەڕی گوڵەکانەوە دروست بووە. بەنسبەت ئاودانی ئەم گوڵەوە ئەمە یەکێکە لەو گوڵانەی کە پێویستە زۆر بەکەمی ئاو بدرێت، ئەگەر دە ڕۆژجارێ ئاو بدرێ زۆر باشە و بەنسبەت خاکەکەشیەوە عادەتەن لە زۆربەی جۆری خاکەکانە گەشە ئەکات، تەنها خاکێک نەبێت کە باڵێن زۆر هیلاک بێت، ئەوە بێکە چەندەها جار بەکارهێنراوەتەوانێ و عادەتەن ئیتر نسبەتێک بڵین لە سەمادی تیابێت، سەمادی زیاتر ئاژەڵی ئێمە لەگەڵیان کە بەکار بهێنرێ بۆ گوڵ نسبەتێکی تیابێت و بە شێوەیەکی ئاسایی گەشاکە. زیاتر تووشی جۆرە حەشەرەیەگە بێت کە ئەو حەشەرەیە بە عەرەبی پێی ئەوترێت مەنی قوتنی کە کەمێ چارەسەری با بڵێن بە ڕێگەی ئەتوانین کەمێ چارەسەرەکەی قورسە بەڕاستی و ئەشتوانی بە ڕێگەی سروشتی چارەسەریکەین لە ڕێگەی بۆ نمونە بەکارهێنانی نسبەتێک تێکەڵکردنی نسبەتێک لە زاهی و هەروەها با بڵێن نسبەتێک لە مادەیەکی تری سروشتی در هەرموو ئەو مادانێک کە لە بەردەستمانە ئەتوانین بەم شێوەیە چارەسەریکەین و ئەشتوانی بە ڕێگەی مادەی کیمیایی چارەسەریکەیت. ئیتر ئەو با بڵێن بەپێی خۆتان نەزانن مادە کیمیاییەکان ڕۆژە ساڵانە یعنی گۆڕانکاریان بەسەرایەت ئەبێ بگەڕێیت بزانی چ مادەیەک هەیە فعلەن زۆر ئیفێکتیڤە بۆ لەناوبردنی ئەو جۆرە حەشەرەیە.